وێڕای ئەوەی کە داهاتێکی زۆر لەم هەرێمی کوردستانە هەیە کە ئەی خەڵکی هەرێمی کوردستانە نەیان توانیوە موچەکان بدەن و نەشیان توانیوە لەبەر بەرژەوەندی تەسکی حیزبایەتی و شەخسی موچە لە بەغدا وەربگرن ئەوە بەرەو مانجی 12 تەنها موچەی مانجی 8 وەرگیراوە دەنگ بەوانە مەدەنەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. جنابي مامەست عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری ئەندامانی سەرکردایەتی و جەماوەری بەڕێز و خۆشەویستی ئامادەبووی سەرخستنی لیستی 285 کۆمەڵی دادگەری سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ. سوپاس و پێزانینمان هەیە کە ئێوەی بەڕێز و خۆشەویست خۆشحاڵتان کردین بە ئامادەبوونتان و بە سەرخستنی لیستی 285 کۆمەڵی دادگەری و لە خوای گەورە داواکارین هەموو لایەکتان سەرفراز بن و ئینشاءڵڵا بە ساغ و سەلامەتی دەگەڕێنەوە ماڵەوەش و خوای گەورە ماندووبوونیشتان بە خێر و خۆشی دنیا و قیامەت قەرەبوو دەکاتەوە ئینشاءڵڵا. یاخۆ بەخێر بێن. جەماوەری بەڕێز و خۆشەویست، ئێمە لە بەردەم هەڵبژاردنێکی گرنگ داین، هەڵبژاردنێک کە چارەنووسی سیاسی هەرێمی کوردستان پێگەی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لە بەرامبەر عێراق و داکۆشیکردن لە مافەکانی گەلی کوردستان ڕوون دەکاتەوە. بۆیە بەڕاستی بۆ ئێمەش گرنگە و بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش گرنگە ئایا چێ دەکەن بە نوێنەری خۆیان، چێ هەڵدەبژێرن بە نوێنەری خۆیان. بۆم لێرەوە بەڕاستی داواتان لێ دەکەم و دەڵێم ئایا دەنگ بەوانە دەدەنەوە کە لە 4 ساڵی ڕابردوو نوێنەرایەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان کردووە بەڵام 4 قسەیان لە پەرلەمانی عێراق نەکردووە. دەنگ بەوانە دەدەنەوە، دەنگ بەوانە مەدەنەوە. دەنگ بەوانە دەدەنەوە کە وێڕای ئەوەی کە داهاتێکی زۆر لەم هەرێمی کوردستانە هەیە کە ئەی خەڵکی هەرێمی کوردستانە نەیان توانیوە موچەکان بدەن و نەشیان توانیوە لەبەر بەرژەوەندی تەسکی حیزبایەتی و شەخسی موچە لە بەغدا وەربگرن ئەوە بەرەو مانجی 12 تەنها موچەی مانجی 8 وەرگیراوە. دەنگ بەوانە مەدەنەوە. دەنگ بەوانە مەدەنەوە کە نەیانتوانیوە هیچ هەنگاوێک بنێن بۆ دابینکردن و پچڕینی مافە سیاسی و دارایی و ئەو مافانە کە کورد هەیەی بە تایبەتیش کە لە دەستوری عێراق تۆمار کراوە. دەنگ بەوانە مەدەنەوە کە لە ماوەی ڕابردوودا بەڕاستی لەبەر بەرژەوەندی تەسکی حیزبی و شەخسیەکانی خۆیان هیچ هەنگاوێکیان نەناوە. دەنگ بەوانە مەدەنەوە. دەنگ بەوانە مەدەنەوە کە دوێنێ هەڵتان بژاردن بۆ پەرلەمانی کوردستان ئەوە ساڵێک و مانگێکە بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا تێدەپەڕێ بەڵام 2 ساڵیش پێشتر بەڵام پەرلەمان نەیتوانێت کۆ بێتەوە دارێکە نەسەبەردیدا نەناوە، نە یاسایەکیان دەرکردووە، نە بڕیارێکیان داوە، نە بە دوادەچوونە بۆ کاروباری هاوڵاتیان کردووە، نە چاودێری حکومەتیان کردووە. مانجی 8 ملیۆن وەرگرتووە کە دەکا 9 ملیار و 408 ملیۆن دیناری خەڵکی فەقیر و هەژاریان وەرگرتووە. دەنگ بەوانە مەدەنەوە. دەنگ بەوانە مەدەنەوە کە لە ساڵی 2014 بە تایبەتی گەنجەکانمان دەرچووی کۆلیژ و پەیمانگاکانمان ئەوانە نەیانتوانیوە یەک کەسی دابمەزرێنن بە یاسا بەڵام بەدەر لە یاسا پێچەوانەی یاسا بەڵێ دامەزراندی حیزبی ئێزگار زۆر هەبووە بەڵام نەهاتون ئەو خەڵکە ڕەشروت و فەقیر و هەژارێکە 15-20 ساڵ دەخوێنێ بەڵام دا نەمەزراندون. دەنگ بەوانە مەدەنەوە. ئێمە دەڵێین ئەی باشە چێ بکەین بە نوێنەری خۆمان، ئەی باشە دەنگ بەوانە دەدەن کە نەک هەر بەرگریان لە
دین و عەقیدە و بیر و باوەڕی ئەم میلەتە نەکردووە کە ئیسلامە، بەڵکو زۆر جار بەخوا بۆ خۆمان بینیمان لە پەرلەمان پرۆژە یاسایەکیان هێناوە دەخاتەوە پێچەوانە شەریعەت بووە. دەنگ بەوانە دەدەنەوە، ئەوانە دەکەن بە نوێنەری خۆتان، دەنگ بەوانە مەدەنەوە. ئەی باشە لەوانەیە هاوڵاتی بڵێ دەنگ بە چێ بدەین؟ ئێمە دەڵێین دەنگ بە خەڵکی دڵسۆز، دەنگ بە خەڵکی خەمخۆر، دەنگ بە خەڵکی خاوەن هەڵوێست بدنەوە. ئێمە خۆشنی هەموو جار دووبارێکەکەینەوە بەڕاستی هەڵوێستەکانی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان، خزمەتەکانی کۆمەڵی دادگەری لە کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، هەڵوێستەکانی کۆمەڵی دادگەری لە ڕووی سیاسی وەکو هەڵوێستی حزبی، خزمەتگوزاریەکانی کۆمەڵی دادگەری کە بەڕاستی هیچی لە بەردەست نەبوو، بەڵام ئەگەر شتێکی کەمی هات بێتە بەردەستی خزمەتی هەموو لایەکی کردێ بەبێ جیاوازی. بۆ نمونە ئێمە دەستگای خێرخوازی بەخشینمان هەبووە، هەیە بەردەوامیش، دەستگای خێرخوازی سۆمای چاوەمان هەیە، دەستگای هاوارمان هەیە. دەزانن چ خزمەتێکیان کردووە؟ باش شتێکتان بوو باس بکەم. بەخشین لە ماوەی 16 ساڵی ڕابردوودا 253 خاوەنی بۆ فەقیر و هەژار دروست کردووە، حکومەت ئەمەی کردووە. بەخشین هاوکاری خۆراک و سەبەتەی خۆراشی بەچەند کەس گەیاندووە؟ 58,000 کەس. دەنگ بەوانە بدەن. بەخشین هاوکاری 18,000 نەخۆشی کردووە، نەخۆشی فەقیر و هەژار کە پارەی دەرمانی نەبوو بیکڕێ، کە حکومەت هەموو ئەو بابەتانی کردوێتە کەرتی تایبەت بۆ پسڕینەوەی پارە و بڕینی جیرفانی خەڵک. بەخشین 117,000 خێزان مانگانە، 1170 خێزان مانگانە موسە لە بەخشین وەردەگرێ. ئەوانەی بێباوکن، ئەوانەی زۆر هەژار و فەقیرن، دەنگ بەوانە بدەن. بەخشین لە ماوەی ڕابردوویدا 132 ملیۆن دیناری دابەشکردە بەسەر خەڵکی فەقیر و هەژار. 405 کورسی شەحنی بۆ کەم ئەندامان کردیوە کە ئەوانە بەخوا 100,000 دەدەنێ، ئەویش بە چەند مانگ زار وێدەیان دەنێ، ناشیان دەنێ. ئی زۆر بەشیان بڕیوە فەقیر و هەژارانە، دەنگ بەوانە بدەن. 119 ماتۆری سێتاییان بۆ خەڵکیشی فەقیر کردووە کە کەسابەتی پێ بکە، دەنگ بەوانە با بدرێ، بەبێ ئەوەی دینارێک لە حکومەت وەرگیرا بێ، بەبێەوەی گومرجی هەبێ، بەبێەوەی پارەی نەوتی دزی بێ، پارەی هاوڵاتیان نەدزیوە، ئیسنوورەکانی نەدزیوە. خەڵکی دەوڵەمەند و خەڵکی چاکەکاری هاوکاری کردوون، ئەوانش بۆ خەڵکیان گەیاندووە، دەنگ بەوانە بدرێ. با بزانین داخۆگەر دەسەڵات و ئیمکانیات بەدەست ئەوانە بێ چه خزمەتێک دەکەن. سۆمای چاوانمان هەیە ئێمە لە ماوە لە ڕابردوویاندا دەزان چەند پارەیان دابەش کردو بەسەر خەڵکی فەقیر و هەژار؟ 6 ملیاریان دابەش کردو بەسەر خەڵکی فەقیر و منداڵی بێباوک لەو ماوەی کە دروست بوون. 6 ملیار. ئەوانە بەڕاستی شایستێن ئەوە کە دەنجیان پێ بدرێ. بۆیە جەماوەری بەڕێز و خۆشەویست، وێرا ئێوە کە دووبارە خۆشحاڵین کە تەشریفتان هێناوە، ئیشاڵڵا هەر ئاوا گەرم و گوڕ دەبن. سوپاسی هەموو لایەک دەکەین ئەوانەی کە لەو ماوەی ڕابردوو لەگەڵمان بوون، بەشدار بوون، خوا پاداشان داتەوە. ئومێد دەکەم کە ئیشاڵڵا ڕۆژی 11/11 بە تایبەتی بازنەی هەولێر، خەڵکی مسلمانی هەولێر پاڵپشت بێ، ئەو لیستەی کە لەخوا بەزیاد بێ، هەر هیچ نەبین بەڕاستی. ئەم دەیڵێم ینی کاک ئێمە کەم تەرخەمیمان هەیە، ئێمە مسلمانی باش نین، بەس بەخوا لیستەکە لیستێکی ئیسلامیە، بەخوا دیفاع لە ئیسلام دەکا، دیفاع لە بنەما شەرعی و بنەما نەگۆڕەکانی ئیسلام دەکا. دەنگ بەم لیستە بدەن ئیشاڵڵا. ئومێد دەکەین کە پاڵپشتێکی زۆر گەورەی ئەم لیستە بکەن و سەریخەن. خوای گەورە پاداشی مولایەک بداتەوە و دووبارە خۆشحاڵ بین و بەخێر بێن. وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.